زەکیە ڕەشید محەممەد ئەمین. مامۆستا زەکیە لە دایکبووی 14 تەمموزی 1940 لە باوکیەوە دەچێتەوە سەر خێڵی خدرئاغا کە بەشێک لە ماڵەکەی خۆی بەخشیوە بە مزگەوت کە ئەمڕۆ بە مزگەوتی بنتەبەق ناو دەبرێت لە گەڕەکی کانیسکان. لە ڕۆژانێکی سەخت و دژوار و پڕمەینەتی و گرانی و پاشماوەی شەڕی جیهانی دووەم و سەرهەڵدانی ڕۆحی نەتەوەیی چاو بە دنیا هەڵدێنێت. پاشان شەڕی ڕەشید عالی گەیلانی و جوڵەی نەتەوەیی دیموکراسی لە ناو کوردستان و دروستبوونی حکوومەتی مەهابات و کە هەموو هێزە چەکدارەکانی چواربەشەکەی کوردستان بەشداریان کرد و بە تەکبیری ناحەزان لە ناوچوو. مامۆستا زەکیە دەڵێت خۆزگە چۆن وشەی کورد بە لکاندنی چوار پیت وشەی کوردی دروست کردووە، هەر بەو لکاندنە بە خۆشەویستی چوار پارچەکەی کوردستان یەک دەخرا. ساڵی 1949 خۆی لەگەڵ کچانی گەڕک چۆتە قوتابخانەی عێراقیە و داخڵیان کردووە. دوای ئەو هەموو حەز و ئارەزووی خوێندنە پۆلەکەی ئەو ناو دەبرێت بە پۆلینی و بۆی هەموو ڕۆژێک چاو بە فرمێس دەگەڕێتەوە ماڵەوە. لەو کاتەدا مامۆستا و قوتابی لە عەرەب و کورد و تورک و مەسیحی و جوولەکە و سابئە وەک دۆست و برا لە قوتابخانەکان و گەڕەکەکان پێکەوە دەژیان. مامۆستا زەکیە زۆربەی هۆنراوەکانی زێوەر و بێکەس و شێخ سەلام و قانعی لەبەر کردوون بۆ ئەوەی ڕۆژانی پێنجشەممە لەژێر ئاڵای عێراقدا بیان خوێنێتەوە. تا ڕۆژێک لەگەڵ شیرین مستەفا خۆشناو پێکەوە ئەم هۆنراوەیەی شێخ سەلامیان وتووە و نەیان هێشتووە تەواوی بکەن و پێیان بڕیون کە دەڵێت دایک بە دەرزی و دەزوو درومان بنووسێت لەسەر سەربێشکەی مناڵ هەر بە کوردستان دێتە گڕووگاڵ. لە ساڵی 1959دا بەشداری دەکات لە ڕۆژنامەیەکی قوتابیاندا یەکەم هۆنراوەی بڵاو دەکاتەوە کە بەسەر کۆترێکی هێلانە سوتا و ئاوارەدا لە لادێکانی کوردستاندا نووسیوێتی. لە کۆتایی هۆنراوەکەدا دەڵێت ڕەوڕەوەی مێژوو ناگەڕێتەوە، خەباتی سەختیش ناسڕێتەوە. هەر لە ساڵی 1959دا سێی ناوەندی تەواو دەکات. بە هیوا بوو هەر لەگەڵ هاوڕێکانی ئامادەیی و کۆلێژ تەواو بکات، بەڵام هیواکەی نایەتە دی و چەند کۆسپێک دێنە ڕێگای. برایەکی 16 ساڵانی دەمرێت و خانۆکەیان بەرجادە دەکەوێت و خوشکێکی بە نەخۆشی و بە سێ مناڵەوە دەگەڕێتەوە لایەن و بەنابەدڵی ڕوو دەکاتە خانەی مامۆستایان. لە سەرەتای ساڵی پۆلی دووەمی خانەی مامۆستایاندا لە تاقیکردنەوەیەکدا 98 وەردەگرێت. مامۆستاکەی پێیوتوە تکایە خانەی مامۆستایان جێگای تۆ نییە بگەڕێەوە بۆ پۆلی چوارەمی ئامادەی. هەرچەندە ساڵێکت لێ ڕۆشتووە مەرجنیە لەگەڵ هاوڕێکانت بیت، بەڵام بڕۆرەوە پرسێک بە دایک و باوکت بکە. بەداخەوە هەر ڕێگر دەبن. ئەمیش دڵیان ناشکێنێت و لەبەر ئەوەی جەرگ سوتاو بوون 7 خوشک و برای بچووکیشی هەبوون. دوای تەواوکردنی پۆلی دووەمی خانەی مامۆستایان لە پشووی هاویندا بەپێی ئەو نووسراوەی لە بەغداوە گەیشتو بۆ دەست بەڕێوەبەری خانەی مامۆستایان دەنێرن بە شوێنیە سریان لێبدات. پێی دەڵێن تەنها لە ئێوە ڕادەبینم سەرکەوتوو بن و سەری سلێمانی و قوتابخانەکەم بەرز بکەنەوە. لەگەڵ ئەوەشدا پێم خۆش نییە قوتابخانەکەم بەجێ پێڵن، بەڵام جێی شانازین بۆ من نمونەی کچی ئەم شارە و خانەی مامۆستایانی سلێمانی ببنە مامۆستایەکی وەرزشی بەناوبانگ. لە سەری ساڵی تازەواتە ساڵی 1961 لەگەڵ هاوڕێکەی دەگاتە بەغدا. لە 24 دوانزەی 1964دا هاوسەرگیری دەکات و خاوەنی کوڕێکە بە ناوی نیاز و 2 کچ بە ناوی سەناریا و ساکار هەم وەکو دایک و هەم وەکو باوک گەورەیان دەکات و قوتابخانەیان پێدەواو دەکات و دەیانغنێرێتە ناو ماڵ و حاڵی خۆیانەوە. مامۆستا زەکیە ئێستا خاوەنی شەژنەوەیە. دەڵێت گرنگی مرۆڤ لەوەدایە لە ماوەی ژیانیدا مێژوویەک بۆ خۆی دروست بکات، نائومێد و بێهیوانە بێت، لە بەسەرهاتەکانی تەمەنیدا بزانێت چی بۆ داهاتوو نەوەی نوێ بەجێدەهێڵێت. لە سەرخواستی خۆی ساڵی 1997 خانەنشین دەکرێت. مامۆستا زەکیە لەگەڵ هەڵکشانی تەمەنیدا تا دێت دڵسۆزتر و خۆشەویستتر دەبێت لای قوتابیانی و دۆستانی.
زەکی ڕەشید ئێستا تەنها ژنێک نییە و بەس، مامۆستایەکی بە ئەزمون نییە و بەس، بەڵکو ئەو ئێستا کتێبێکە مێژووی واقعی کورد بە تایبەتی سلێمانی لایە. ئەو ئێستا دەتوانێت وەک شارەزایەک لە بواری پەروەردە و زمان و مێژوو چارەسەر بە گژوگیا پرسیاری لێ بکرێت. لە بەرهەمە چاپکراوەکانی یەکەم ڕێنمایی دەڕۆژی مانگی یەکەم بۆ پۆلی یەکەمی بنەڕەتی، ڕەوتی کچانی کورد لە سلێمانی، بزوتنەوەی کچانی کورد لە سلێمانی، ئەو چیرۆکانەی منیان هەژاند، نەریت و کولتوری کوردی، پند و ئیدیۆمی کوردی، چارەسەر بە گژوگیا وەرگێڕان. ئەو بەرهەمانەی ئامادەن بۆ چاپ گەڕانەوە بۆ سروشت، ژن و ژان و ژیان، چیرۆکەکانی داپیرە، قسە باوەکان، قاموسی ڕووەکی و ژیاننامەی خۆی. ڕووخۆش عەلی محەممەد. ڕووخۆش لە بەرواری دەی 5/1957 لە گەڕەکی کانیسکانی شاری سلێمانی چاو بە دنیا هەڵدێنێت. لە ساڵی 1964دا لە قوتابخانەی خەبات لە شاری سلێمانی داخڵ دەکرێت و ئەو کاتە سیدبەهێ معروف بەڕێوە بەردەبێت. هەر بە منداڵیەوە ڕووخۆش ژیانی دەکەوێتە نێو گێژاوی سیاسەتەوە. هێنان و بردننی بەیانات و بڵاوکراوەکانی حیزبی شوێعی لە ژێرجلەکانی ژێرەوەی و چاکەتە سوورەکەی بەم دەسپێرێت کە کاغەزی بچکۆلەی وەک چوکلێت پێچراوە دەگەیەنێتە دەستی باوکی لە زیندان. لە پۆلی 2 سەرەتاییدا دەبێت و دڵە بچکۆلەکەی دەکەوێت تا کوتەکوت کاتێک دەگاتە بەردەم ئەو ژنەی شەڕواڵێکی پیاوانەی کردوتە بەسەر جلە کوردیەکەیدا، یەک بە یەکی ژنەکان دەپشکنێت، ئەمیش دەترسێت یەکێک لەو نامانەی پێبگیرێت. لە ساڵی 1972 بۆ ساڵی 1973 دەبێتە خوێندکار لە ناوەندی خانزاد. لە ساڵی 1976دا دەچێتە ئامادەی پیشەسازی سلێمانی بەشی کارەبا، هەرچەندە خۆی حەزی لە وێژەیی دەبێت بەڵام سەختی ژیان ڕێگەر دەبێت. لە ساڵی 1978 بۆ ساڵی 1979 بە نمرەی 76 لە پەیمانگای نەوت لە کەرکووک وەردەگیرێت، بەڵام لەبەر نەبوونی ئیمزای بەعسی بوون ناڕوات و هەوڵی دامەزراندن ئەدات. لە دەی 1980دا لە فەرمانگەی میاهی جوفی سەر بە وەزارەتی کشتوکاڵ دادەمەزرێت. پاش 3 ساڵ و 10 مانگ لە فەرمانبەرێتی هاوسەرگیری لەگەڵ وەستا شیرواندا دەکات کە ئەویش پێشمەرگە دەبێت. لە 29 دووی 1992دا دەگەڕێتەوە لە فەرمانگەی کشتوکاڵ بەشی زەوی وزار. لە ساڵی 1993دا خۆی نەقڵ دەکات بۆ پەروەردەی سلێمانی وەکو مامۆستای پیشەیی لە ناوەندی کاوە بەشی سیرامیک دەست بەکار دەبێت. 6 ساڵ لەوێ بەردەوام دەبێت و پاشان لە قوتابخانەی نالی کوڕان بەردەوام دەبێت. ڕووخۆش هەر لە سەرەتای تەمەنیەوە چ لە شاخ و چ لە شار خوێنەرێکی جدی دەبێت، بە تایبەت کاریگەری باوکیان زۆر دەبێت لە سەریان تا ڕۆمانەکان بخوێنەوە. لە 8 مارسی ساڵی 1998دا یەکەم نووسینی خۆی لە ڕۆژنامەی ژیانەوە بڵاو دەکاتەوە بە ناوی پەراوێز خستنی ژنی شاخ، بە چەند بەشێک بڵاو دەکرێتەوە. ئەو ئێستا دایکی کوڕێک و دوو کچە بە ناوەکانی بەڵێن و شەن و شۆخ. بەڵێن دەرچووی کۆلێجی بازرگانی بەشی ژمێریاریە، شەن لە کوردستان کۆلێجی ئەندازیاری بەشی بیناسازی تەواو دەکات و کۆلێجی ئابووری و ماستەریش لە ئەمریکا بەدەستێنێت. شۆخ خوێندکاری چواری زانکۆیە بەشی تەلارسازی لە زانکۆی جیهان لە هەولێر. ڕووخۆش لە تەمەنی 46 ساڵیدا خەمی کۆکردنەوەی مێژووی ژنی کورد بەبێ جیاوازی دەکاتە پرۆژەی خۆی. بابەتە دیکۆمنتاریەکان بەلای ڕووخۆشەوە حەقیقەتی مێژووی خەباتی کوردن کە ژنان گەورەترین پشکیان لە ئازار و ماڵوێرانی چەشتووە. لە کتێبە چاپکراوەکانی نووسەر ژنانی شاخ لە ساڵی 2006دا و لە 457 لاپەڕە پێکهاتووە. کۆڕە و یادەوەری لە ساڵی 2009دا چاپکراوە و لە نێوان ژەهر و ئومێدا بۆ یادی هەڵەبجە بە هەمان شێوە لە
56 چاوپێکەوتن پێکهاتووە و 500 لاپەڕەیە. زیوی بەیانی ساڵی 2014 چاپی دەکات کە ڕۆمانێکی قەبارە مامناوەندە و ئەم ڕۆمانەش باز لە نەهامەتیەکانی ژنان دەکات لە شاخ و دوای ڕاپەڕین لە 260 لاپەڕە پێک دێت. مێژووی تێکۆشانی مێینەی کورد لە مەلەکیەوە تا دوای ڕاپەڕین بەشێک لە مێژوویەکی فرامۆشکراو، ئەمەش دوا کتێبی چاپکراوی نووسەرە کە لە ساڵی 2016دا بڵاو کراوەتەوە. ڕووخۆش لە سەرەتای ئەم کتێبەوە باز لەوە دەکات بە دوو نەخۆشی شێرپەنجەوە لە ژێر چارەسەردا ئەم کتێبەی تەواو کردووە کە 842 لاپەڕەیە لەسەر ئەرکی خۆی چاپی دەکات. ڕووخۆش عەلی ئێستاش لە پاڵ ئازاری جەستەیی و هاتوچۆکانی نەخۆشخانەی هیوادا لە خوێندنەوە و نووسیندا نەبراوە و یەکێکە لە ئەندامە فەخریەکانی ماڵی مەستوورە. لە ساڵی نوێدا زۆرترین کتێبی خوێندبووەوە و ئەندامی گروپێکی خوێنەرانیشە لەگەڵ چەند ژنێکی ڕۆشنبیردا خوێنەوە بۆ کتێبەکان دەکەن. ڕووخۆش یەکێکە لە خوێنەرە جیدیەکان، زۆرجار بەر لە هەمووان کتێبەکە تەواو دەکات. لە هەمان کاتدا بەردەوام لە دەرگای ئەو ژنانە ئەدات کە بە پیشەیەک کارێک خزمەتیان کردووە و ئێستا خانەنشینن. ڕووخۆش ئێستا سەرقاڵی کتێبێکە بە ناوی خانەنشینان، نزیکەی 30 چاوپێکەوتنی لەخۆگرتووە. هەر لە پاڵ ئەمەشدا کتێبێکی تری بەدەستەوەیە بە ناوی ڕێگای هەندەران، باز لە ژیانی کوڕ و کچی گەنجی ئەم وڵاتە دەکات کە چۆن ڕێگای هاتوونە هاتیان گرتووەتە بەر بۆ ڕاکردن لە نیشتیمان. ئەویش تا ئێستا 22 چاوپێکەوتنی ئامادەکردوون. ڕووخۆش لە نێو هاوڕێ و کەسوکاریدا ژنێکی میهرەبان و سەلار و خۆشەویستە. ئەو دەڵێت ژیان نەڕابردووە و لە ئەوەشە کە دێتە پێش، ژیان ئێستایە، دەبێت لە ئێستادا بژین. ئەو بڕیاری داوە لە شێرپەنجە بەهێزتر و بەهێزتر بێت.